ئێمە وەکو فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین کۆدەنجین لەسەر ئەم سێ خاڵانەی خوارەوە کە لە خزمەت جەنابتاندا باسی دەکەین. یەکەم داوا لە سۆرەکاتی حکوومەت دەکەین کە لە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە و چیتر درێژە بەو سێزایە نەدا کە ساڵانێکی زۆرە بە پاساوی نایاسایی بەسەرماندا سەپێنراوە. دوو داوای قەرەبوو دەکەینەوە ئەو زیانە مادیانەی کە لە فەرمانبەران کردویانە لەژێر سایی ئەو یاسا نایاساییەوە. خاڵی سێم زۆر بەجددی ڕوومان لە حکوومەتە داوا دەکەین 30 ڕۆژ جارێک موچەمان پێ بدرێ هەموو فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین کۆدەنگن لەسەر ئەوەی ئەگەر چونکە هیچ پاساوێک نییە کە لە ڕابردوودا باز دەکرا ئەگەر بێت و موچەی فەرمانبەران لەمە دوای بکرێتە 31 ڕۆژ ئەوە تەنها 30 ڕۆژ ئامادەن دەوام بکەن و 31مین ڕۆژەکە بایکۆتی دەوام دەکەن. بۆیە داوا دەکەن هەم لە پێناو پاراستنی سومعی کار و وەزیفە لە هەرێمی کوردستاندا چیتر فەرمانبەران مادوو نەبن و داوامیش لەسەر ڕتمی خۆی بەردەوام بێ 30 ڕۆژ جارێک موچە بە دیاریکراوی بدێت و داوا دەکەین بەڕاستی و ساڵانی ڕابردوودا هەبوو بە دیاریکراوی ڕۆژێک بۆ پێدانی موچەی دائیرەکان دیاری بکرێ وەکو زانکۆی ڕاپەڕین دەمانەوێت ڕۆژێک بە دیاریکراوی دیار بێ کە لە مانگدا ڕۆژێک ئێمە وەکو فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین موچە وەردەگرین.